ئەوە 135,000 دلار بە تەوقیعی خۆی بە خۆی دەرێ خەردارم عەلی شێخ خاڵد شێخ جەواد. ئەو کەسە ئەندام پەرلەمانێکی عێراقە لەسەر لیستێکی حیزبێکی هەرێمی کوردستانە. من سەرپەرشتیاری پرۆژەکی بووم، پرۆژەی مریشکی هێلکە بە کۆمپانیای ئەلبەرق ئەلسوڕەیە. بەڕاستی ئەمنی هەر خەرەتان فێری لە من کرد. پرۆژەکە زەویم بۆ کڕی 310 دۆلم زەویم بۆ کڕی و سیمم بۆ کرد و من سیمم لۆ سەب کرد و 3 بیری ئەتوازیم لۆ لێدا و 3 قەمتەرەم لۆ دروست کرد و جادەی ناو پرۆژەکەم لۆ دروست کرد. هێلی کارەباییم لۆ ڕاشیە بە محاویل و حامود هەموو شتەکەوە. ئەو کابرا 57 دەفتەرم قەردار بیتەوە، واتە 570,000 دلاری ئەمریکی. ئەو کابرا ئامادە نییە پارەکەم بداتەوە، پارەی خەرچیشی تێدایە. بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی لۆ دروست کردیمە، فێری لێ کردیمە. دادگا لە 2024 ئەم شکایەتم لێ کردێت، تاکو ئێستا ێگلا نەبوویتەوە. ئەو دادگایانشی بێزار کردێ لەبەر ئەوەی هەندی واستە دەکا، هەندی عریزە دەدا و مواتەڵەی دەکا، هەمووی دوا دەخا. یعنی حەزی لێ نییە کێشەکە یەکلا ببتەوە. هەموو بەڵگەی ڕسمیشم هەیە، ئەوە هەموو بەڵگەکانە کە ئەو پارەی من قەردار بیتەوە. احترافشی کردێ لە دادگای کە ئەوە ئیشەکەی لۆ کردیمە و ئەوە پارەی دایتە خەرکەکەی.